ئەمە لە بان دەرگاکەەوە سەرکەوتم وای لێ هات دایبان دەرگاکەیە چۆن ئەو ڕۆژە توانیتان خۆتان بگەێنە ماڵی باوکت؟ بەڕێزم وڵی یەخوا بەخێر بن پێشەکی لە دەرەوە بووم هاتم سیرەکەم دەرەوە هەمووی ئەودای پۆشیوە لە ڕوکنی ماڵمانەوە هەتا گەشتمە بەر دەرگای ماڵی باوکم ئەودای لە سینگەم زۆر بەرزەوە بوو ئاسیاوەکە بەبان دەرگاکەی هاتمە ئەم دیوە تر هەچۆنێ بوو دەرگاکە بەرزە چۆنێ بۆ بان دەرگاکاتم ئەم دیوە سەرەکەم ناحۆشەکە ئاوێکی زۆر زۆری تایە بەسەر دەرەجەکەی چوومە سەرەوە مناڵەکانم هەمووی لەبان بۆ قۆڵیشم ئەمە لەبان دەرگاکەەوە سەرکەوتم وای لێ هات دایبان دەرگاکەیە ئازارێکی زۆریە تەبان تەرچوومە بان سێرەکەم ناڵەکان هەمووی تەڕە تەرزەیەکی زۆر بارانێکی زۆر لیانی داوە هەمویان هەڵە لەرزین گیانیان هەموو تەڕ بوو برایەکەم لە پشتەوە چۆڵە پشتمان پەیژەیەکی بۆمان هێنا ماڵی لە پشتەوە ئەو داینا پەیژەکە بەبان ئەو پەیژەیە هەمویانم کردە خوارەوە و ڕزگارمان بوو شکر